سڵای خۆی گەورتان لێبێت لە شاری ڕانێم لە بەرنامەیەکی تری پەروەردەی تایبەت سەردانی خێزانێک دەکەم کە گەنجێکی جوانی ئۆتیزمیان هەیە. ئەم گەنجە جگەلەوەی کە توانا و بەهرەی جیاوازی هەن لەگەڵ ئەوەدا ئەلحەمدوللا کەسێکی سەرکەوتووە لە قۆناغی ئەکادمی. لەگەڵ ئەوەشدا باسی ئەو دژواری و نەهامەتیانە دەکەم کە دایکی لەگەڵی چەشتووە، بەڵکو ئێمە هیوایەک بەو دڵەماندوانە ببەخشین کە لە ئێستادا منداڵەکانیان لە سەرەتای تەشخیصکردندا بە حاڵەتێکی تایبەت. خوازیارم وەکو بەرنامەیەکی تایبەتی پەروەردەی تایبەت سەیری بکەن. ئاواتە خوازم کە قسەکانی ئەم دایکە ببێتە هیوایەکی دووبارە بۆ دڵەماندوەکانمان. فەرموو لەگەڵمانە بن. بەرهەم عادەتەن دەچیتە 15 ساڵی چواردەی تەواو کردی دیتە 15 کە شەی خێرا بوو بە زمانی قسەی نەکردن هەتا 7 ساری نەدایە کرد نەبابە بەس لە یەکەم ساڵ و دوم سار بەراوردم کرد لەگە مداری ئاسایی مەسەن ئیبرامی خوشکم ئەوان باشتر بوون لە کوڕەکەم قسەیان نەکردن جولیان باشتر بوو ڕەفتاریان باشتر بوو بەس بەرهەم ئەو ڕەفتارەی نەبوو خۆشەویستی زۆر هەبوو بەس دەگە کەسانی نەشارەزانە بەس لەگەر با و ئەندامی خێزانی ئەگەنا دەرێ هیچیان هەتا 8 ساڵ 9 ساڵی لەگەر سفرەی کۆمەڵباین دانانیش لەگەر 3 نەفەر زیاتر لە ماڵێبان نەداتە ژوورێ وەکو پێوێت زرک و بەرگی لەبەر ناکرد وەکو پێویست مەسەنن نەداتە دەرێ ئیدی گۆشە گیر بوو لە ناو مارە بەس دوایە بەخۆم سەردانمی سەنتەرم پێکرد سەردانی دکتۆرشتم پێکرد وەڵحاسر بووم بە وەسیلەک لە مەحبەینی خۆم کوڕم نەمهێش ئاوا 22 زۆر سەردانی دکتۆرم پێکرد سەردانی شوێنەکان هەتا بەخوای بردمە شوێنانی مەلا و شتی وەش الحەمدوللا لەخوای بەزیادی بێ ئەوەش بەرهەمەکەیەتی و سپاسگوزاری خوای گەورەمە لە هەر وەکو ئاسایی وەکو مندارەکان 7 ساڵ تەواو کردو ناردمە ڕەوزە لە ڕەوزە نەچوو تقریبان هەفتەیەک بوو دەمبردە ڕەوزە داخلی ڕەوزەی ناب ئەگە دەنگی بەرزدات یان حالەمی زیاتر دینە شارەزاکان نەدیتن نەداتە ژوورێ ئەلەو سنتەرێ پەپوو لە باوەڕ کە هەفتەیەک دەچووین لە فیان بۆ کرشتیان دەدای و مامۆستانە بە دەور و خولیوە بوون بەلایاندا نەچوو هیچ دوایە گوتم بەخوای کوڕی من هۆکارێکی هەیە ئینجا لە هەندیوە بە دوای کەتم بۆ سنتەر و بۆ حیادە و بۆ دکتۆری باش هەتاکو ئێستا مامۆستام لەگردانە ناسەرەتا تقریبا نزیکە هەفتێک 2 هەفتە چوو دوایە مامۆستاکان تەلەفۆنیان کرد گوتیان بەرهەم بەکەل کەمە نایە باوەڕکە هەنجی نێ زۆر حادث بووم وەکو سەدمەیەک بوو گوتم هەر ئاساییە مندا گوتیان نا قیژە کرد بە دەنگی بەرز تێکە چوو لە کاتی جەڕەسی تێکە چوو وەڵحاسر برێونەرێ مندارەکە پەروەردەی تایبەت بنە ئاسایی بوو نە گونجا دەگە مندارەکان لە پۆل 1 و 2 تا 3 هەستم پێکرد مامۆستایەکی پەروەردەی تایبەتم دەگەدانە دەستخۆشی لە یەکەم لێرانە سپاس یەکەم سشۆخان زۆر هاوکاری بوو بەڕاستی وەکو من دایکم بەس ئەویش مامۆستا بوو زۆری خزمەتی کرد و زۆری بە دەورە خولیوە بوو. ئینگلیزی زۆر باشە لە ڕووی نوێژ و شتی زۆر باشە الحەمدوللا کاتی بانگەکان نوێژ ئەکا هەتا مەسەن ناوی هیچ نوێژی دوا بکەون دەگە خەڵکەکانی مەسەن دێتەکە حەزەکان میوانداریان کا بە خێرات بوونیان کا ڕێزیان لێنێ ئەوەی زۆر باشە وردە ئەگەرم خۆم مەسەلەن ڕاهێنانم پێکرد بردمە لای دکتۆرشتی بردمە شوێنەکانی گەشتیاری و شوێنی شێ حەزی لێ بەدەم برد هەستم کرد بەرهەم باشترە باوەڕ کە دەچونێ دوکانە دەچم ئەم بردە ئەو پارکەی تا بۆ خۆی وەڕز نەبانەدات و جاریە بوو شەو دادات کوڕی خۆم ئەڕۆنێشەوە نییە زۆلانەیەکیشی بەرنادا نایدا بە هیچ کەسش الحەمدوللا لەخوای بەزیاد ئێستاش ئەو بەرهەمەکەی بەرهەمی و وەڵڵاهی مامەستا من بەخۆم زۆر متابعەی بەرنامە و شتیوە ئەکەم بەرنامە ڕۆشنبیری بەرنامەی توێژەرایەتی حەزم لێ بوو گوتم با ئەوەی بۆ بکەم سەرەتا گوتیان ئەوە چی بۆ بکە باجەک ئەمش گوتم باجنە ئەوە شتێکی جوانی شەو ڕەمزی لە دەست شێمنیتەوە الحەمدوللا سپاسگوزاری خوای گەورەمە و سپاسگوزاری دەوروبەری خۆشم هەم مێرکێچ خوشکە مێردم دەوروبەرم بەحام ئەو دایکانی ئۆتیزمیانی ئەو باوکانە باوەڕکە ئەوەندە گوناحن نەبیتۆ پێویستیان بە میوانداریەکە پێویستیان بە گەڕانێکە پێویستیان بە سوڕانێکە بەس نەتوانن وەکو ئاسایی بچن باوەڕکە ئێستا خۆم ئۆتیزم هەیە تێپەڕێ الحەمدوللا من بۆ هەر شوێنێکی بچم ئەیبم
خۆم دەیبەمە گەشت و گەڕان و سوڕان بەخۆم دەیبم بە حەلاقیش بەخوای ئێستاش ڕاستە پارێ دەدەمێت چی حەزی لێ دەستی دەکڕی پێی برم مەسەن شتێکی کەم وەکو برم ئاوتۆماتیک ڕوونەک زەیتێک بۆم دەینی باقیەکەش دەینیتەوە ئەو کاتانە مەسەن لۆن منە بەرهەم زۆر بێزارەبی زۆر منەی تەعاملی دانیشتنی نییە نامەوێت مەسەن هەم مندارێ هەم مامۆستاکان بێزاریان کە بەس بەڕاستی من سوپاسگوزاری مەکتەبی ئامەدم بە تایبەتی مامۆستا خالید نمونە بوو بۆ من باو بوو داگ بوو خوشک بوو برا بوو ئەگە کاکە بەرهەمی گرتە خۆ دەرگەی بەڕوودا نەخستم گوتی تو هەر چۆنی دەی بەس مهم ئەوە منداری عالەمێ بێزار نەکە بەخوای دەرەجە یەک بەس لە کوردی و زانستی خراپە گەنالەوان دیکە هەمووی خۆشەوێن هەموو دەرسەکان دەتوانی مەسەلەن بەخۆی هاوکاری خوشکەکەی مەسەن دیاری کار ئەوم ئەرکە ئەوم ئەرک نییە بەس ئینگلیزیەکەی نائینگلیزیەکە شکر لەخوای بە زیادیوی وارە کەسم پێمەرە بەخۆ دەرێ حربیشی باشە ئەو پیتەکانی دزوو ئەمەی هەمووی بە کەسڕەوە هەمووی دەخوێن تۆ شکر لەخوای بە زیادی بی شاڵە لەو هاوینەیدا کاتی بۆ تەرخانەکەم بۆ قورئانش ئەوە حادەتەن بەرهەم بەس حەزی لە شوێنی هادیە شوێنەکە هادی بی دەنگە دەنجی لێ نەبی فەوزای لێ نەبی شوێنی وای پێخۆشە هەندێک کاتیش کوبرە هەرە حەزی لێ کوێ قەرەباغە بچیتەوێ حەز لێ بچی شوێنی خۆش سروش دەنجی ئاژاڵ دەنجی چریکەی کوێلەکەی تەسویرکەی حەز لێە لەو دەنگانە زۆر خۆشن ئەو دەنگانەی بەلا من پێشنیاری بۆ هەموو دایکانەکەم بۆ هەم باوکانی ئۆتیزمەکەم ئەوانەش ڕۆڵەی ئێمەنا تخواکەی هیچیان لە ژۆرە تاریکەکان بند مەکەن هیچیان مێخەنە ژۆری تاریک هیچیان مێخەنە چاردیوار با بێنە دەرێ گوناحن ئەوانە زۆر